بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست قاچاقی لە خاڵە سنووریەکانی هەرێم بەردەوامە هەروە هێنانی ئاژەڵ بە شێوێکی قاچاق لە ئێستادا لە وڵاتی سووریا هەروە لە ئێرانیش ڕووی لە زیادبوون کردووە ئەمەش زیانێکی زۆری لە بەرهەمی ناوخۆ هەروەها ئاژەڵدارانی هەرێمی کوردستان داوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی حکومەت قاچاقی خاڵە سنووریەکان ڕناگرێت و زیانی هێنانی ئاژەڵ بە شێوێکی قاچاق کاریگەرێکی لەسەر بەرهەمی ناوخۆ و ئاژەڵداران هەیە و ئەگەر کەمێک قەباری گەندەڵی لە خاڵە سنووریەکان کەم بکرێتەوە ئایا حکومەت ناتوانێت موچە بە تەواوەتی بدات؟ بەهۆی کاری قاچاقیەوە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان ڕوبەڕووی لە ناوچوون بۆتەوە و ڕۆژانە بە هەزاران ئاژەڵی قاچاق دەهێنرێتە ناو هەرێمەوە. بەپێی بەدواداچوونەکان ڕۆژانە ئاژەڵی قاچاق لە وڵاتی سووریا و ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. بەمەش ئاژەڵدارانی ناوخۆ زیانی زۆریان بەرکەوتووە. هەروەها جگە لە ئاژەڵ ماسی قاچاق هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. بە گوێرەی زانیاریەکان زیاتر لە 1000 حەوزی ماسی لە هەرێم هەیە و بۆ پشتیوانی بەرهەمی ناوخۆ هاوردەکردنی ماسی قەدەغەیە. بەڵام ڕۆژانە ماسی لە ئێرانەوە بە قاچاق داخل دەکرێت و بە هەموو بازگەکانیشدا تێی دەپەڕێنن. بەپێی زانیاریەکان وەزارەتی کشتوکاڵی هەرێم نووسراوی فەرمی بۆ ڕاگررتنی ئاژەڵ و ماسی قاچاق کردووە و ڕەوانەی لایەنە پەیوەندیدارەکانی کردووە. بەڵام کاری پێ ناکرێت و ئەوانەی قاچاقی دەکەن لە سەرووی یاسا و وەزارەتەکانەوەن. زیادبوونی هێنانی ئاژەڵی قاچاق لە کاتێکدایە لە کارنامەی کابینەی نوێیەم هاتووە کوشتوکاڵ بوارێکی سەرەکی گرنگی پێدانیان دەبێت و جەخت لە پاراستنی بەرهەمی خۆماڵی و پشتیوانی جوتیارانی هەرێم و ڕەخساندنی بازاری گونجاوی ناوە و دەرەوەی بۆ بەرهەمەکانیان دەکەنەوە کەچی لە سەردەمی کابینەی نوێیەم قاچاقی و هێنانی ئاژەڵ بە نایاسایی زیادی کردووە و ئەمەش وای کردووە ئاژەڵدارانی کوردستان ڕوبەڕووی زیانێکی زۆر ببنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر بەردەوامی قاچاقی لە خاڵە سنووریەکان هەروەها مەسەلەی بەردەوامی لێبڕینی موچەر و پرسی ڕێکەوتن لەگەڵ بەغداد میوانداری بەڕێز عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. کاک عەلی بەخێر بێ سوپاس بۆ هەمەدەبوون. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لە مەسەلەی قاچاقی خاڵە سنووریەکان دەست پێ بکەین بەڕێزت کۆمەڵێک بڵین ڤیدیۆ و بەڵگەت بەڵاو کرد بۆ لە سەرهێنانی ئاژەڵ بە شێوەی نایاسایی ئێستا هەر بەردەوامە کێن ئەو کارە دەکەن؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاسانەکەم بۆم دەرفەتە. زۆر سوپاس. دیارە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە پرۆسەی قاچاقچێتی لە کوردستانە بە شێوەیەکی سیستەماتیک لەلایەن لووتکەی دەسەڵاتەوە دەستی پێکرد. هەر بابەتێک بەهای هەبوو بێ هەر بابەتێک گومرگی هەبوو بێ هەر بابەتێک ئیرادی هەبوو بێ ئەمان لە دەرەوەی خاڵە سنووریەکانەوە ئەیان هێنا بۆ نمونە ئۆتۆمبیل کە نەیەتوانرا داخڵ بکرێ خوار مۆدیل لە زمانی گشتی قسەکەم بە دەفتەر و گەڵا لە دەفتەرێک و دەگەڵاوە واتە $11,000 هەتا 30 وەرەقە داخڵیانە کرد مثلا هێلکە بار هەڵگرێ بە دەفتەرێک و 20 وەرەقە بۆ نمونە دووگی حیوان بە 2 دەفتەرونی و جگەرە بە 2 دەفتەر سەردەمێک دەربانی سەر دەرمان نەماوە کەمە شعوریان جوڵا بەبێ پشکنین بەبێ کوالێتی بەبێ گومرگ ئەمانە گەشتوونەتە شتێک خەڵک و کۆمەلگا و سامانی نەتەوەی و ئەوانە هیچ لایەن گرنگنی چۆن بەهۆی قاچاقچێتیەوە خەریکە پرۆسەی ئاژەڵداری لە کوردستانە کۆتایی پێی ئەهێنرێ کە لەوانەیە زیاتر لە 50,000 خانەوادە ئاژەڵداری بکەن کاتێککە ئاژەڵ بە قاچاقیەت ئەمانە تووشی لە ناوچوونە چونجا حملەیەکی عەکسیان دەست پێ کردووە دژێ و هەوڵانەی ئێمە زۆر نزمە ئەڵێن ئەگەر ئەم قاچاقیە نەبێ گۆشت لەسەر خەڵک گرانەکرێ خۆ ئەمانە لەبەر خەڵک نییە قاچاقیەکەن گۆشتەرزان بێ یەکی ئامادە بێ 50,000 ئاژەڵدار تووشی سەر دەردە سەری بکە ئەڕات خەمی ئەوەیەتی گۆشت ئەرزانکە کاریگەریەکەش کاریگەریەکی جوزئی بووە لەسەر نرخی گۆشت بۆ نمونە هەفتەیە پێش ێستا ئاژەڵ لە سووریاوە نەهات لە بازاری حیوان فرۆشان کیلوەکە درا بە 4,750 بە کۆی گشتیەوە حیوان چکە بە کۆی گشتیەوە مەسەڵەن قاچاقیەت 500 دینار کەمی کردووە
بەڵام ئەوان خۆیان هەموو ڕۆژێ بەلای کەمەوە تەنیا لە سووریا ڕۆژانە 125,000 دلار دەسەکەوێت تەنیا لە ئاژەڵ باسی 125,000 دلار هەموو ڕۆژانە هەموو ڕۆژێ باسی ئەوانی تر ناکەم بە حسابێت لەماوان کاکاتە 3,750,000 ئەمە نەوت ئەمە جگە لە شتەکانی تر جگە لە شوێنی تر ئەوانە دوو ئاژەڵ بۆ نمونە وەزارەتی کشت و کاڵ ئەمە طبعاً دژی ئەمەیە حکوومەت و ڕسمیات و قەدەغەیە بەبێ فەحس بەبێ پشکنین بەبێ کەرەنتینە بەبێ هیچ شتێک بۆنێکی ناخۆش لێ ئاژەڵەکە خراپە لەبەرەوەی لێ ئەو پترۆکیمیاوی و شتەی جیقنە و شتی پیسێ دەنێ بۆنێکی خراپی لێ ئەمە زەرری گەورەیەدا لە ئاژەڵداران تۆ ئەزانی هەموو شتێ ڕەبتی بە قاچاقیوە ئەزانی مریش گران بوون ڕەبتی بە قاچاقیوە هەیە چۆن پێشتر بار هەڵگرێک هێلکەی تروکاندن ئەو هێلکەی کە ئەهێنرێت و مەفقەس ئەیکا بە جوچکە و جوچکەکە بێ بە مریشک و بە 40 ڕۆژە بێ بە مریشک بار هەڵگرێک گومرگەکەی سیوەرەقە بوو گومرگەکە گران کرا لەلایەن حکوومەتەوە بە لە 100,100 11 هێندە گران کرا لە سیوەرەقە یەکسەر کرا 4 دەفتەر و سیوەرەقە کە ئەوان نیان کردە 4 دەفتەر و سیوەرەقە ئۆتۆماتیکی گران بوو قاچاقی دەست پێ کرد هەرچی گومرگی گران بێ بۆ ئەوەی قاچاقی دەست پێکە ڕێک عکسەکەی ئەوەیە ئەوان تقریبان بە دەفتەر و 82 ئەیان هێنا کە ئەیان هێنا بەشی زۆرین بەبێ پشکنین و کوالیەتی و ئەو تایبەتمەندیە سەحی ئاهات و لە هەمان کاتا جوچکەی قاچاقیان هێنا جوچکە بچووکان ئەمانە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆری مریشکەکانی ناو دەواجینەکان تووشی نەخۆشی بن لەلایەک گومرگەکە گران بوو لەلایەک توش بوون وای لێ هات بەهۆی ئەم هەنگاوە غەڵەتەوە لە پێناوی قاچاقچیەکانە لە 170 مەخزەنەکان چۆڵ بوو کە لە 170 مەخزەنەکان چۆڵ بوو کابرا نیوەی مرد بەهۆیەوە گومرگشی لەسەر گران بوو ئەوە تەڵەب لەسەری زیادی کرد عڕسکەم بوویەوە نرخی مریش گران بوو هەر ڕەبتیە بە قاچاقیەوە یعنی ئەمە شەکرێ مەرج نییە ئێستا لە کاتیا لەوانەیە 500 دینار نرخی گۆشتی بکە بەڵام لە نەتیجا پرۆسی ئاژەڵداری لە کوردستانە تێکەدا کە پرۆسی ئاژەڵداری لە کوردستانە نەمە عەرز نامێنێ هەموو عەرزەکەی ئەوەیە خرێتە بازار و ئەوەیە بە قاچاقی ئەو جا نرخی گۆشتیش گرانەکەنەوە لەسەر خەڵک ئەمە شتێکی تۆ بیرکەوە دەسەڵاتێ وا بکە مریشک بە قاچاق بێنێ ئاژەڵ بە قاچاق بێنێ هێلکە بە قاچاق بێنێ جگەرە بە قاچاق بێنێ مەشروب بە قاچاق بێنێ زەمەنێ سیارە بە قاچاق بێنێ کەسێ کەمتر بۆ تا ئەمە تەسەورەکەی چی لێ چاوەڕێکە ماسیش بەڵێ من دوێنێ شەو ڤیددیوەکە دانا یعنی تۆی ترەمانێ لە هیچ ناگەڕێنەوە ینی تو ئەمە بێت چی لە نەوتکە یەکێ مریشک و ماسی بە قاچاق بێنێ بێت نەوت و زەوی دەستکەوێت چی لێ بکە ئێستا خەریکن وەکو خۆمانێ بینین بۆیە پرۆسەی قاچاقی تەنیا یەک دیوین نییە قاچاقی و زیان لە داهاتی دەوڵەتەدا زیانە سەحیەکەی دوو خوێندنەوەی ئەخلاقی حکومڕانیتی ئایا تۆ لەگەڵ کۆمەڵی خەڵکە دانیشتووی ئامادەی قاچاقچێتی بەسەر میلەتەکەی خۆی وە بکە ئامادەیە لەبەر ئەوەی ڕۆژی 125,000 دلاری دەستکەوێ ئەو ئاژەڵدارەی لە گەرمیان و لە شارە زور و لە ئاکرێ و لە کوێ بە درێژایی ساڵ خەڵکی بەخێوکردنی ئاژەڵە دوای زەرەرەکە بۆ لەبەرەوەی کاکەم قاچاقچێتی بکە لە کاتێکە خاوەنی 100 ملیۆن دلارە بە خەڵکی ڕەوا نابینێ دوو کاوڕی هەبێ و بیفرۆشە و قازانجێکی لێ بکە باشە ئەی ئێستا بڵێن تەنان لە سنووری سووریاوە یاخود لە ئێرانیش بەڕێز دەمێکە دوای لەسەر قاچاقیەکانی تریش جۆرەکانی تر قسە دەکەین بەس ئەم بڵین ئەوەی ئاژەڵ و ماسیەکە لە هەردوو دیوەکەیەوە یاخود بۆچی ئێوە بەڵگەنامە پێشێر دەکەن وزەم سکاڵاشتان تۆمار کردووە بۆچی ڕاناگیری مادام حکوومەت خۆی پێراناگیرێ سەرۆک حکوومەت و جێگرەکەی زۆر پرسیارەکەن عەلی بۆ ناڵی کێیە قاچاقچێتیەکە زۆرەڵێ لووتکەی دەسەڵات نەبێ لەم لاو لەولاش مەکتب سیاسیش ناتوانێت قاچاقچێت مەکتب سیاسی مەسئولی سوپاش ناتوانێت قاچاق بۆ نمونە 5,000 سەر ئاژەڵ لە سووریاوە ڕۆژانە بێ ئەزانین چەند سایە بار هەڵگرەکە دەیان بار هەڵگرێت ئەمە چۆن بەم هەموو بازگانی ئاسایشات تێپەڕێ و کەس ناڵێ بۆ کوێ بی دەی دەبا خەڵکێکی ئاسایی بڕوا دوو عەلاقە بە قاچاق بێنێ و لە مەرزەکە تەقدیمیکە خەڵکێکی ئاسایی چۆن نەتوانێت بڕوا بە لۆری جگەرەی قاچ ئێستا لە ساڵ 96 جگەرەی کوردستان بە قاچاق داخڵە بێت خەڵکی ئاسایی ناتوانێت کارگەیەکی لوقمە قازی بەبێ مۆڵتدانێ لوقمە قازی کارگەش نییە مەنجەڵێکە و کەمێ ڕۆن و ئینێکی تێوانە
ئەمان مەعمەلی مەشروبوجگەرە بە قاچ دانێن و مۆڵەتی نیە بێ پشکنین و بێ چی و ئەوانە بۆیە ئەوەی لە کوردستانە ڕووەدا بە باش و بە خراپ کە لای من خراپەکەی زۆر زۆرە لە هەردوو لالووتکەی دەسەڵات لە هەردوو لالووتکەی چێ دەسڵاتی بەسەر هەموو بازگا هەیە لە بازگەکان کۆدێکیانەیە ئەڵێ باری تەنسیقەڵێ بڕۆ باش بەس مادەمەوەی خۆش سکاڵات تۆمار کردەوەی سوودێکی دەبێت کە سکاڵات تۆمار کردو مادەم لوتکەی سوودی هەیە بڵێن دەسەڵاتدەم قاچاقیەت هەیە بێدەنگبوون لێ خراپترە مەسەڵەن بۆ نمونە 50 ڕۆژ پێش ئێمە حملەیەکمان کرد تا ئاژەڵی سووری ڕاگیرە لە هەشتی مانەوە کراوەتەوە ئێستا بێ حملەیە ترکەین باوڵی هەمولای بۆی ڕاگیرێتەوە من دایبوتمە من واقع بین من قەتینی گەورە ناکەم ئەم دەسان من شتی زۆر گەورەم پێ ناکێ واقع دروست بۆمانە هێزی چەکداریان هەیە زوڵمەکەن ستەمەکەن اقتصادیان هەیە مەساڵحیان بۆ وڵاتانی بەڵام ئەم شتە بچووکانەمان پێکرێ مەسەڵەن ڕۆژێ زەختێکی حملەیەکی زۆرمان کرد ڕۆژانە هەزاران سیارەیە هەڵکەممان کردەوە لە سەد زەوی داگیرەکرێ لەوانەیە بتوانین یەک دوانێ بگەڕێنینەوە وە لە لایەکی تریشەوە ئەم دەسەڵاتن نابێ پێی وابێ هەرچیەکە هەموو خەڵک لێ بێدەنگە نا بابزان خەڵکێکە با محکەمە نەتیجەی نوێ من ئەمە لەسەر شان مەیکەم ئەمەی لەسەر شان مەیکەم وجدانم بەرامبەر خەڵک بەرامبەر بەخوا ئاسوودەیە ئەوەی ئەرکی سەرشان مەیکەم نەتیجە هەمووی لای من نییە نەتیجە لای خەڵکە نەتیجە لای و خەڵکە مسلمانەیە کە لە دوو بەیانیوە بە ڕۆژووە بێت بەڵام لە کاتی دەنگدانە دەنگ بە یەکێکەدا کە دزی لە مناڵاتیوەکانەکەم یان ناچکە بۆ دەنگدان کە تۆ ناچی بۆ دەنگدان ئەین دزیەکەم لێ بکە دەنگکەم تەزویرکە ئەو دەنگی منیش تەزویرەکەی دوای ئەبێ بە سوڵتەکە ئەبێ بە قاچاقچێتی ئەبێ بە بردنی نەوت ئەبێ بە داگیرکاری زەوی ئەبێ بە منە درێژەیە کێشێ بۆیە ئەگەر هەمومان ئەوەی کە باوەڕمان پێیەتی ئەمەلیشی پێ بکەین لە بری یەک پەرلەمانتار با 50 پەرلەمانتار قسە بکە هەموو تەسیراتەکە گەورەترە بێ لە بری یەک کەناڵ قسە بکە لە بری یەک منەظەمەی NGO 20 منەظەمەی NGO قسە بکە لە بری یەک بەیاننامە بە کوردی 20 بە ئینگلیزی دەرکرێ وردە ینی پێتەڵێم با من شتێکی خۆم بۆ باسکەم 2 ساڵە خەڵک بە من باسی قاچاقچێتیەکەم وانە وام لێ هاتوو پیانە و سەلام ئەموت عەلەیکم وەسەلام ئەمانە قاچاقچی باشە ئەن تواز بێن وازم نێنا تاوای لات حکومەت دووسێ قەراری بۆ دەرکرد نەمێنێ لای من گرنگ نییە لای من ئەوە گرنگ بوو کۆڵم نەدا تا حکومەت اعترافی کرد بۆی قاچاقچێتی هەیە قەرارەکانی خۆشیان جێبەجێ نەکردووە ئێستا نەک ئێمە هەموو میدیای عالەمی شەزانێ لە کوردستانە قاچاقچێتی هەیە ئەمە نەتیجەی کۆڵنەدانە ئەم کۆڵنەدانە زۆر گرنگە ئەمە بۆ دۆسەی نەوتیش بکەین بۆ ئەوەش بکەین ئەگەر بیکەرەوە جەبهەیەکی فراوانتر بێ وردە کاریگەری دروستەکە بەڵام ئەگەر هەر کەس قسە نەکا بڵێ کاکە سکاڵا مەسەن سکاڵا تۆمارەکەم من ئەمە هەڵسەنگانێکی تری دادگای من نەزانم دادگا سەر بەخۆنیە تۆش بەس ئەمە ئەترافێکی ترە فەرمەوە من ڕۆ سکاڵان تۆمار کردووە لەسەر هێنانی ئاژەڵی سووری بە قاچاق بەڵگەنامەشم تەقدیم کردووە دەی با بەڕێوەبەری گۆمرگی فیشخابور بترێ بە دادگا کاتێککە ناترێ بە دادگا خەڵکێکی تر لەسەر هیچ 5 ساڵ حکومە درێ گرنگترە ئەومە تەسیرات دروستەکانی پێمان وانە بێت ئەمە وشیاری دروستەکە تەسیرات دروستەکە بەس کاریگەریە بێ ئەو زانێرەنەی کە بێەوە گەیشتن ئەو خاوەن ئاژەڵانە و پرۆژەکانی ماسیش کە پەیوەندیان بێەوە کردووە لە دەرەنجامیەوە بڵێن بەرهەمی ناو خۆڕبەڕووی ئیفلاس ینی خەڵکێ تووشی ئیفلاس زیانێکی زۆری من پێتەڵێم داوایەکان ئێستا نەدامەزراندن ماوە دەڵێن مالی کار سامانی پەلەوەری بە تایبەتی مریشک لە کوردستانە خەریکوە گەشت بە لووتکە زۆر باش گەشتێ کردو نرخی مریشکی شەرزان بوو هەزار مریشک ببێ بە 2500 ئەم قاچاقێ نەمێنێ و گومرگ وەک خۆی لێ بکرێتەوە مای خۆیان دەرەکەن لە 2500 ئەمان هاتن ئەمەیان لە ناو برد کە مریشکی بەستوو قەداغەیە کاتێک کە مریشکی بەستویان هێنا و ئەم قاچاقێ دەسی پێ کرد و ئینهیاریان بە دەوا جنەکان کرد وای کرم سامانە لە ناوچەی سامانی مریشک وای لێ هاتبوو 1-2 ساڵی تر لە کوردستانە وا گەشەی کرد پێداویستی هەموو عێراقی دابی نەکرد بە نرخێکی ئەرزانیش لە ناویان برد بە زیادکردنی باجەکە لەنا گومرگ و با زیادەکەی قاچاقی دەست پێکە شتەکە بە قاچاقی و بێ کوالێتی بەجوستکەوە دێ نەخۆشی دروستەکە نەخۆشی کرد مریشکەکەم دێ نیوەی دواجنەکان چۆڵە بێ کە مریشکی بەستوێنی بۆی عەرز لەسەر مریشکی خۆمان کەم هەمووی پرۆسەیەکی تەواوکاریە ئەمە بۆ ئاژەڵەکەش لە نەتیجا ڕاستە کاتێککە گۆشتێکی خراپی ئەکسپایری هندیە نیەوەی ئەعلانم کرد کە خانەی شێرپەنجەیی دروستەکە ئەمە بۆ ئەوەیە گۆشتێکی ێرزانی خراپەی توێن و خەڵکی فەقیر نەزانێ بە نرخێکی ێرزانەی دەی تەڵەب لەسەر بەرهەمە باشە خۆماڵێکە کەمە بێتەوە من دڵنیام مەسەن سەر زەمەنی ئێمە حملەی گەورەمان کرد سامانی هەنجوین
1000 هەنگەوان لە کوردستانە هەیە کاتێک هەنگویان لە ئێرانەوە هێنا بە 3400 هەموو سامانی هەنگوی خەریک و لە ناوچوو هەنگوینیش نەبوو شەکرا و کۆمەڵە مادەی خراببوو یا مێشهنی دانەدانە ئەوە یان هێنا نەخۆش بووای لێکردبوو نیوەی مێشانەکانی کوردستان لە ناوچوو نزیکەی 3000 هەنگەوان لە کوردستانە تووشی زیانی زۆر گەورە بوون یعنی قاچاقیەکە ئەوە نییە بڵێ هەر ئەمە بۆ ماسیش ڕاستە زۆر زەختێکی زۆرمان کرد طبعاً ماسی تا ڕادێک بەراورد بە جاران کەمی کردووە ئێستا باشە زەختێکی زۆرمان کرد تا ڕامانگەینا بە لێشاوە هات یعنی ئەم زەختانەی ئێمە ئەیکەین لە جوزئیاتە تەسیراتی هەیە جار شتێ ڕاگەین ئەوان لە قۆڵێک ترۆ دەست پێکەن و ئێمەش هجوومە بینەوە بۆ ئەو قۆڵە ئەوە ئەمە شەڕە بەڵام کاتێک کە تۆ بە سەرۆکی حکوومەت بە جێگرەکەی ڕوبەڕووەڵێ یا پێڵێ ئەڵێ کاکە فەرموو تۆ ناڵێ ئەوە ئەم زەوی ئەو بەڵگەنامەکەی یا ئەم قاچاقی لێەوەکەی سەرۆکی حکوومەت ناڵێ بە هێز بنێن دژی قاچاقشی بوو هەندێک لایەن ڕێگریەکەی وەزارەتی ناوخۆ پێشمەرگە ئێستا من بەڕێز سەرۆکی حکوومەت ئەمە لە سمێڵکاوە دێم لەژێر دەسڵاتی یەکێتیش نییە لەژێر دەسڵاتی جەنابتە فەرموو ڕایکرا ئەمانە تەسیر دروستەکەن وردە ئەگەر چەندین کەس بیڵێ بۆیە ینی من پێم وایە نابێ سارد بینەوە هەر ئەوەی لەسەر تەبیکە باشە بەس وەکەوەی کە بەڕێزوتت ئێوە دەمێکە بەداچن بۆ قاچاقی خاڵە سنووریەکان دەکەن لە مانگی 3 ساڵی ڕابردوو ژێنی ساڵێک لەمەوبەر کۆمەڵێک بریار دەرچوو هیچیان جێبەجێ نەکران بۆ داوای دانیشتنی پەرلەمان تا دەکتەنە ئەو داواکاریە شەر نەبوو ساڵێک زیاترە من لەگەڵ هاوڕەکانم لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتار تا ئێستا 4 جار بەڕسمی داوای دانیشتنی پەرلەمانمان کردووە لەسەر قاچاقچێتی لەسەر دۆسیی نەوت لەسەر زەوی وزار لەسەر سیستەمی باز لەسەر لێبڕینی منشە حکومت نایەت چکە هیچ وەڵامێکی ناتوان بەرامبەر یعنی مەسەن کە من قسەیەکەم بە بەڵگەواڵێم ئەوە جگەرە ئامامە بەڵگەی قاچاقی جگەرە ئەوە بەڵگەی مریشکە ئەوە و هەمووشی بە بازگەکانی ئێوە دێ یعنی هەر خاڵڕاستە لە خاڵە سنووریەکان ئاسایشەکە تەنسیقیان بۆکەن و لەوێتی ئەپەڕن لە بازگەکانیش خۆتوار بیرکەرەوە لە پاشماخۆ بۆ سلێمانی چەند سەیتەرێتیایە ئەی بۆ کەلار چەنیتیایە ئەی لە فیشخابوورەوە حیوانە بۆ قاچاق تا مەدانی ئاژەڵانی هەولێر چەنیتیایە کەس ناپرسێ کوا مەنەفێستی ئەمە کوا بڕیاری وەزارەتی کشت و کاڵچۆ بۆیە ئەمە شتێکی منەظەمە ئەم قاچاقیە لە کوردستان ئاکرێ و ئاماژەیە بەوەش ئەمانە ئەوەی لایەن گرنگە چۆن پارەیان دەستکەوێ بە ئارەزی خۆیان زەوی داگیرەکەن قاچاقیەکانەوە دەسێنەوە تەرمە پرسە باش بابینی سەر مەسەلەی زەویەکە لەو 1-2 ڕۆژی ڕابردوو بڵێن ناکۆکی و شەڕبیانامە دروست بوو لە نێوان وەزارەتی شارەوانی و جێگیری سەرۆکی حکوومەت لەسەر دابەشکردنی زەوی ئێوە بۆ سونتان چی بوو لەبارەیەوەی کە ئێستا داگیرکارێکی زۆر هەیە بۆ زەوی یاخود زەوی چۆن دابەش دەکرێ من زۆر پشتیوانی ئەوە کەم زەوی بدرێتە کە سوکاری شەهید و ئەنفال و بە تایبەتی ئەو فەرمانبەرانەی کە لە 2005 و 6 و دواترەوە ئەمری وزاریان هەیە چکە ئەم زەویە نادرێت لە نەتیجا داگیرەکرێت لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە سلێمانی نزیک 8,000 تۆنم زەوی بە مەتر و بە گەندەڵی و بە دابڕین و بۆ مەغزەن و ئەم 1000 قوتعی فرۆشتەوە ئەو 22,000 فرۆشتەوە ئەو کراوەجا ئەمە بدرێت بە فەرمانبەر و کە سوکاری شەیدوانە باشتر نەبوو بۆیە ئێمە تەیید دەکەین بەڵام تەواوکاری تر هەیە لەمە ینی هەرەوە نییە وەکو بەدە پەنجەمۆرەکەین پشتیوانیەکەین تەنانەت ئێمە دژێر بڕیارەیەکە وەسینەوە کە ڕێگریکا لە پێدانی زەوی بەڵام ئەبێ ئەم زەویە لە پێناوی کە سوکاریشە من پێشنیارێکم کرد بۆ نێت پاچ لێرە شەوەیکەم ئەو زەوی لە کەلارە مەسەن ئەدرێ بە نزیکەی 958 قوتعە پێم وایە ئەدێ بە کە سوکاری شەهید و ئەنفال و زیندانی سیاسی ئەوان لە دواوە ئەیدێت لە شوێنی استراتیژیە لە کەلا خۆیان پێڵێن حولیەکە ئەوەی ئەساسیەکە ئەسوڕێتەوە بەشی گەورەی پێشەکەی هەمووی زەوی توجاریە هەل لەی سۆخەمی ئەوەیە چی بدرێ بەکێ و چی بدرێ بەکێ من لەگەڵ هەندێ برادری کەلارە قسەم کردڵێ بەس ئەم زەوێ باید نزیکەی 120 میلیۆن دلار واتە زۆر گرانترێ چەندین جار لەو قوتعانەی پشتەوە کە دێبێ سە باجێگری سەرۆکی حکوومەت لطف بکە ئەعلان کە ئەم زەویانەی فرۆشین ئەگەر 120 میلیۆن دلارمان دەستکەوێ بەم زەویانە و بیکەین بۆ مەشارع بۆ گەرمیان زۆر پێشەکەوێت جەبا بکێ بۆ مەشارع بۆ بدرێ بەم مەسوول ئەو مەسوول باش نیەتەکەی ئێمە ئەوەیە ئەمەی لێرە ئەیڵێم وانە بێ لە هەولێر زەوی کێشەی نەبێ بەس ئەو زەویانەی دەوروبەری 150 مەتری کە ئەکرێ لە بری ئەوەی بدرێ بە ئەم و بە ئەو بە سیستەمێ بفرۆشێ پارەکاتەوە دڵنیا بە پارەی جارەکە بە زیادەوە دەرەکە بۆیە فەسادی گەورە لە کوردستانە زەویە چەندین کەس لەسەر زەوی کوردستان مەسەن من ئەمڕۆ لە ڕانیەوە پەیوەندیان پێکردم کابرا مەشروعێکی سەکەنی 2007 بۆ ئێستا چەند ساڵەکە 4-5 ساڵەکە باشە وەرگرتووە
تا ئێستا تەواوی نەکردو ێستا مەتر زەوی لێ فرۆشی بە خەڵکی فەقیر خەڵکی منتیقە خۆی خەڵکی شوێنێترە لەوێ زەویەکان پێداوا بیکاتە پرۆژە نەیکردوێ زەویە فرۆشە لێ ئێستش بۆ داگیرکاری لە ڕانی هەیە لە گەرمیان هەیە لە سلێمانی هەیە لە شوێنی لە هەولێریش بە فۆرمی تر یەکێ دێ چەندین مەشروعێتە لە شوێنێکی استراتیژیە بۆ نمونە جادەی گوڵان بەس بەیکێتر نادرێت ئەوژێکا بە شوقەوە شوقەیەکە دا بە 11 دەفتەر دۆلار شوقەکە خۆی 5 دەفتەری تێ ناچێت باشە ئەویشەیکا پێچی پێەکەنەوە مۆڵەتێکی قانونی وە بەرهێنان و شاران بۆیە فەسادی گەورە لە کوردستانە زەویە سلێمانی خۆ سلێمانی بۆ بە شاری مەخزەنێ دروستەکەن 5 دەفتەری تێچێت دەنە 50 دەفتەر دۆلار باشە تۆ بیرکەوە 100 مەخزەن چەندێ خێر باشە 100 کە ڕەتی 45 کە 45 میلیۆن دلار بەس لە مەخزەنە بەس لە 100 مەخزەنە کە دەست دەکەوێت 45 میلیۆن دلار ئێبرۆ هەموو مەخزەنە چێ لە سلێمانی تخوا مەخزەن استثمارە چێ هەیە نەتوانی ئەمە بکە بڵێ بەیانی استثمارمان هەیە بۆ مەخزەن ئەگەر هەموو سلێمانی ناو بنووسێ ئەمە فەسادە ئەمە تاڵانیە ئەمە ڕاوڕوتە ئەمە چەتعیە بەسەر خۆ باشە خۆ سلێمانی یان هەولێر خۆی مڵکی ئەمە نییە باشە 200 ساڵی تر لە خەڵک لەکوێ بشی 400 ساڵی تر خەڵک لەکوێ بشی 1000 ساڵی تر خەڵک لەکوێ بشی بۆ زەویان نەیە نە بۆ عربەت زەوی ما نە بۆ ڕاپەڕین زەوی ما هەولێرەوە دای لە کەس نەزان دای لە مەسیف لەولاوە گەشتە گوێ ئەمانە بەس بیرەکەنەوە چۆن پارەیان دەستکەوێت ئەویان بەکارهێنا باش بەس ئەو شەڕێک لەسەر زەویکە کرا و نێوەوەزارتی شارەوانی و شەڕێک سیاسیە بە کەسوکاری شەید و پەیوەندی بە لا مەرکەزیەتی شەو نییە چونکە ئێستا باز دەکەن کە پارتی دەسەڵاتی قۆڕخ کرد نامەڵێ بە مەرکەزی کردووە خۆ چێگری سەوکی حکومەت لە مەرکەزە لە لا مەرکەزی نییە لا مەرکەزی ینی محافەزە و ئەنجومەنی محافەزە باش من صریح بم لەگەڵتا باش من تەواتی باوەڕم بە لا مەرکەزیەت هەیە بەڵام لا مەرکەزیەت نابێ بۆ ئەوە بێ کە هەرکەی ویستی قوتعەیە زەوی داگیر کەیت و لەتلەتیکە ئەگەر لا مەرکەزیەت بۆ بەرژەوەندی گشتی هاوڵاتیە هەمومان بەدە پەنجە شەڕی بۆکەین بۆ ئەوەیە کە داهاتیە وڵاتە بە عەدالەت سەرف کرێ و سڵتەی سەرف هەبێ لێرە هەمومان پشتیوانیەکەین بەڵام وەڵای بۆ ئەوە بێت تۆ لێرە دەسڵات هەبێ و من شەڕ بۆ بکەم تۆ بە لا مەرکەزیەتەکە بەیانی پرۆژەیەکی سەکەنی بەی بەم و پرۆژەی بە پارە بە شەریکی پرۆژەیەکی تر بەی بە و خۆ بکەیتە خاوەنی 100 میلیۆن دلار و دایان سایت و پیج و تەلەڤیزیۆن دروست کەیت وەکیە قسەی کرد 100 درۆ بوختانی بۆ بکەیت و ڕۆژنامەنووس و جەریدە و تەلەڤیزیۆن و حزب و دار و بەردی پێ بکری من بۆ لەگەڵ یابم باش واتە فکرەی ئێمە بۆ لا مەرکەزیەت جیاوازە لەوە بەس ئێستا بەڵام مەرکەزیەت چییە مەسەڵەن بۆ نمونە کاکە وەڵڵای ئێمە نەک لا مەرکەزی دوو هەرێمیش نین دوو دەوڵەتی ئەمە بەسەن بۆ نمونە سەرۆکی حکوومەت ئەگەر دکتۆر بەرهەمیش بوو دەسڵاتیە بەسەر برایم خەلیلە دەسڵاتیە بوو بەسەر پۆلیسیە لە دهۆکە یا سەرۆکی حکوومەت چ دەسڵاتی بەسەر باشواخەیە چ دەسڵاتی بەسەر زەوی سلێمانیە چ دەسڵاتی بەسەر پۆلیس و ئاسایشێکە هەیە بەس چیان کرد زەوی بەڵێ و بەرهێنان بڵێ معاملەی هاوڵاتیەکی قوربەسەر بۆ شتێکی بەسیتە بێت 12 دائیرەی بۆ بکرێ بۆ هاوڵاتیەک ئەگەر معاملێکی حەقیقی دانێ لەسەر پرۆژێ بێت 22 جار بچێ بۆ هەولێر و بێتەوە ئەو کتابوونا کتاب و کۆم ئەگەر نا لە زۆربەی ئەو شتانەی پارە پیاکاتی بۆ خۆیەتی مەسەڵەن هەرکێ لە منطقەی خۆی قاچاقی ناکە یعنی سەگەر سەرۆکی حکوومەت یەکێتی بێ دەسڵاتیە بەسەر فیشخابوونە سەرۆکی حکوومەتی پارتی دەسڵاتیە بەسەرینە هەی واقعی بین ڕاستگویانە قسە بۆ خەڵەکەین خۆسە لەوانەیە لەسەر قسانەی من دیسانەوە دەست پێ بکەنەوە سەدان پێیج و ڕۆژنامەنووس و قسە بکەن بەسە واقع کاکە باش واقعوەڵایە لە دوو دەوڵەتیش لە هیچ ناچین ئەم نموزەجەی کوردستان هەموو سیستەمی ئیداری لە عالەما بخوێنەوە وێنەی نییە لە هەندێک شتی بەسیتە بێ سەر بە مەرکەز بێ هاوڵاتیەکی داما و مامەڵەیەکی بەسیتەیە بێ بچێ بۆ وەزارەت کورە نەک وەزارە دوای بچێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لە فەرمانگەیەکەوە نەقڵ بێ بۆ فەرمانگەی تر لە سلێمانیە ئەبێ بچێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران نەک وەزارەت باش بەس بۆ گومرگ نە بۆ قاچاقی نە بۆ هێزی چەکدار نە بەس ئێستا حکوومەتێکی مەرکەزین تاو نییە بڵێن وەڵڵی کاک حەکیم ئەمە ئاڵێ ئەو کەسەی کەسی لە ڕنگ ئەمە وایە ینی من پێتەڵێم لە هەندێشتا ئەوەندە مەرکەزیە بێتامی کردووە دەبا هاوڵاتیەک لە ئەوقافەوە نەقڵ بێ بۆ پەروەردە بزانێت تا کوێ ئەڕوا باشە لە خوێنی باڵاوە نەقڵ بێ بۆ پەروەردە هەڕوا بەس بۆ خاڵی سنووری هیچ پشکیلێ نییە بۆ هێزی نەقلی هێزی حەسیرە چۆن بە شەکری ئەوانە هێزی چەکداریەکێتی جیاواز نییە لەی پارتی هێزی هەفتا کەس هێزی هەفتا هێزی گەورەیە کێ دەسڵاتیە بەسەر بەس ئەو لا مەرکەزێتی کە پێشتر هەم بزنەوەی گۆڕامیێکی تیش باسییان دەکرد پێ دوای جێبەجێ بکرێت لەم کابینەیە
داوای لامەرکەزیەتیان دەکرد خۆیان لامەرکەزیەت چییە؟ ئاخر مەفهومەکە جیازی ئێمە باوەڕمان بە لامەرکەزی هەیە لە پێناوی بەرژەوەندی گشتیە بۆ نمونە داهاتی کوردستان بە شێوەی دادپەروەری دابەشکرێ بەسەر شارەکانە سوڵتات لای محافەزات بێ و لەژێر ڕقابا بێ باش ئەمە جیاوازە لەوەی بڵێ هەرکێ داهاتی خۆی بۆ خۆی بەرێ سامانجەکە بۆەوەیە ئەمە جیاوازە مەسەلەن ئێمە باوەڕمان بەوەیە بۆ هەموو مامەڵەیەک هاوڵاتی بۆی نییە بڕاتەوە بۆ هەولێر بۆ نمونە شارێکی پیشەسازی لە سلێمانی ئەبێ دروست کرێت مۆڵەتی مەعمەل و کارگە و ئاسانکاریەکان لە چوارچوەی ئەم شارە کۆتایی پێبێت بۆ هەموو ئیشێ بچێتەوە بۆ هەولێر سەبەنزیخانە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە بەنزیخانە نییە ئالۆزیان کردووە ئالۆز ینی وایە من پێ دەڵێم وا تێکەڵیان کردووە لە هەندێک شتا ئەخر سێزی چەکدار لە ئەمریکاش لامەرکەزی نییە سوپای دەوڵەتە عیلاقاتی خارجی دەوڵەتە باشە دارایی بە هەمان شێوە خاڵی حدود باشە ئەمە سیاسەتی نەختینەی مالی لامەرکەزیەتێکتە لێرە نە بەڵام لەوێ ئیشەکانی تر هەمووی کە باسم کرد هەمووی ئەوێ لامەرکەزی بێ لێرە ئەوەی ئەبێ لامەرکەزی بێ مەرکەزیە ئەوەی مەرکەزی بێ لامەرکەزی سوپا بێ سوپامانە بێ کوردستان بێ جایەکێتی حکوم کا پارتی حکوم کا کۆمەڵ حکوم کا سوپا بێ بۆیە يعني من هیوادارم یەکێتی ئەمەی بەدات من پێ زەختی ئەعلامیە قسەکەن و جاماوەی تونیەکەنەوە لەیەکە ئەم قسە بەوەڵێ ئەو قسە بەوەڵێ هەموو تەنسیقە لە ژێرەوە هێز لە یەک وەرەگرن ها هەموو نقطەی قووەتی هەردووشان ئەوەیە ئەڵێ ئەوە بەس منم قسە بەوەڵێم ئەویشەڵێ بەس منم قسە بەوەڵێم خۆی باسی وەکەم باسی ئیسلاحی چی بکەن یعنی باسی گەندەڵیەکەن هەردوو لاتا ببینە قاقیان تیان ناوە باسی ناعەدالتی و سەروەت و مڵک و ماڵیانەکەن تیان ناوە هەرێکیان لەسەر قوتە و مولی ئەم میلەتە دەیان پێیج و سایت و تەلەڤیزیۆن و کەناڵ و ڕۆژنامە چیان هەیە بەس ئەوە نقطەی قووەتی هەردووکیانە خەڵکی پێ خەڵەتێنن ئینا بەخوا کاکە لە مەشروبی ساختا شەریکن لە جگەرا شەریکن لە بەتارا شەریکن هەر من زەوی منتیقی خۆم بۆ خۆم تۆ زەوی منتیقی خۆ بۆ خۆ من خاڵی سنووری بۆ خۆمە لە نەوتەکەی عێراقەنەوە بینی شەریک بوون لە یاسای بودجەکە بە یەک و یەک قسەیان نەکرد هەردووکیان لە نەتیجەش فەرمانبەری کوردستانە بێتە قوربانی و نەتیجەکەشی باش بەڵەسەر بینی سەر مەسەلەی موچە دەمێک کە فەرمانبەران موچە خۆران چاوەڕێەوەن لێبڕینێکە کۆتایی بێ نرخی نەوت بەرز بۆ تۆ دۆلار بە هەمان شێوە باز زیادی کردووە ئاڵ و گۆڕی بازرگانی بڵێن خەڵک بە پرسێک ئەیکەی کۆتایی پێدێت یاخودەوە لە پەرلەمانە فشارتان هەبووە چی دەکەن من حەزەکەم ڕاستگۆ بم لەگەڵ خەڵکە بەداخەوە زۆری خەڵکی کوردستان حەزەکە درۆی خۆشی بۆ بکەیت کەمە زۆر خراپ بۆکو ئەوەی ئەم جارە لە بودجەکە بۆیان کرد اتفاق کرا و ئیتری کێشەی موچە نامێنێ و چارەسەرەکە لە کاتێکە ئەم اتفاقە لە ئەسڵا بۆ موچەی فەرمانبەرانە کەسیش ئەم ڕاستی بە خەڵک نەوت نەوەفدی دانووسان کار زۆربەی پەرلەمانتاران ڕاستیان بە خەڵک نەوت ئەمە بۆ ئەوە بوو کە وەرەقەیەکیان دەستکەوێ لە دادگا بەکاری بێنن یا لە هەر شوێنێکا پێویست بوو بەرامبەر بەوەی هەرێمی کوردستان توانێنەوە سەربەخۆ نەوتی خۆی بفرۆشن کاکاکی هیچ بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بووە بە وردی و حساباتە بکا کە ئەمان چەنە دەنە بەغاو بەغا چەنە نێرێ ئامادە نەبوون ئەو حساباتە بکەن یەک قسەی پێم بڵێ بڵاویکەنەوە لە یەک سایت نا ئەمان ئەبێ سێ پارە بن بە بەغدا یەکیانەوەیە پارەی 250,000 بەرمیل نەوت پارەی بە سعری برێنت کە ئەگەر 63 بێ وەکو مانگی پێشوو نزیکەی 685 ملیارەکە ئەگەر 6 بێ نزیکەی 650 ملیار دینارەکەەوە 650 ڕۆشت باشە 650 ملیار ڕۆشت برگریمان 6 نیوەی داهاتە فیدراڵەکان کە باج و هینە خاڵە سنووریەکان وا دانین 7 ملیار 7 ملیاری تر ڕۆشت ئەمان زیاتر لە 5 تریلیۆنیان لایە زیاتر لە 5 تریلیۆنیان لایە ئەبێ لە 7 ساڵەوە بدەینەوە هیچیە بڵێن ئەوە قەرزی بانکە بازرگانیەکانە پارەی بانکە بازرگانیەکان و بانکەکانە کە لە هەرێمی کوردستان دانراوە ئەمان چوون بەکاریانێنەوە 2014 بڵێن لە 4 و 15 ئەمە 6 تر ڕۆشت ئەم پارە حسابکە لەگەڵ ئەو پارەی کە لە بەغداوە زێد نزیکەی 800 ملیار دینارە وەکو یەکن یان نزیکن لە یەکەوە ئەمە جگەلەوەی کەوان نانەوە ئیش بە مەقاسە و ناردنی تەنیا 40 ملیار دیناری ماگانە بکەن کەسیان ئامادە بوون تا ئێستا بێنە حساباتە بۆ خەڵک بکەن نایکەن لەبەرەوەی ئەزانن وایە ئەشیانەوێ طبعاً هیچ لای من پارە لە بەغداوە بێیانێش شەبیان و بۆ باشەکەوت نییە دوای ناوبڕەکە دەگەڕێم وڵات بەڵێ بینەرانی بڕست ناوبڕێش کورتو دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkêl cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوە نەمەیجیانی و لێدوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشحبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەبخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەلی پێش ناوبڕکەوتت ئەو ڕێکەوتنەی کە لە بەغداد کراوە لە پێناو خەڵک نییە هیچمان دەست ناکەوێت وتەبێژی بەڵام تەبێژی حکومەت وتبووی ئەوان سەرکەوتوو بوون لەوەی کە نەوت تەسلیم نەکەن ئەوە سەرکەوتن نییە بۆ خەڵک. بەڵێ جا ئەوە لە وتومە هین فایلی نەوت تەسلیم نەکرێت فایلی نەوت و نەوت جیاوازە بەڵام لە نەتیجا نەوت تەسلیم نەکرا. باش لە نەتیجا نەوت نەدراوە کارەکە هەرچی بێ ڕێکەوتن ئەوە بوو هەرێمی کوردستان ئەگەر پێی وا بووە پێداگیری بکردایە لەسەر ئەوەی هەرچەنە برادەرانی بەغدا و هاوپەیمانی هیواڵێن ئەمان خۆیان نیانویستوە نەوت بن ئەمان نیانویستوە نەوت بن. ئێمە 250,000 بەرمیل نەوتماندا لەگەڵ نیوەی داهاتە فیداڵیەکانەوە تا ڕادەیەک زۆر باشتر بەڵام ئێستا کە بەهای نەوتە دەیت تۆ نەوت بە نرخێکی ئەرزانە فرۆشی و بە نرخی سۆمەوە بێ پارەکەی بیتەوە. ئەم پارەیە لە چی لە نەتیجا وا لێکات تۆ نەتوانی سوودمەند بی
لە قانونی بودجێ عێراق بەڵام ئەمان دیارە ئیشیان بەوە بووەکە ئەقیام پارەی نەوتەکە تەسلیمکەن بۆ پشکەی بۆ هەرێمی کوردستان دانراوە کە نزیکەی 9.5 تریلیۆنە ماگانە نزیکەی 800 ملیارەکە کەمتریش بۆ پارەی ئەمانە ببیدەن کەواتە پارەکان بەرامبەرن ئەگەر ئیتیفاقێتر کراوە لە دەرەوەی قانونی بودجێ و شتێکی سیاسی ئێمە نازانینەوە شتێکی باش بەس مەسەلەی نێوتەکە سەرکەوتن بوو بۆ خەڵکی کوردستانیش کە نەوت تەسلیم نەکرا ئەمان کۆمەڵە دۆسییان لە محکەمایە باشە ئەگەر بدۆڕانایە لە نەتیجە خەڵکی کوردستان باجەکەیەدا خۆ دەست ناکەنێ با خەڵی خۆیانە پارەکەمانی بۆیە بەڵام هەدەفە گەورەکەی ئێمە چی بوو قسەمانە کرد ئەوە بوو کە ئەم ئەتیفاقی بودجەوە خۆشیان وایانەوت نەکێمە زمانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە باش زمانی نەکردو ئەی لێبڕینەکەوت هیچ پاساوێک نەماوە بە بێ ڕێکەوتنی هیچ پاساوێک نەماوە ئەگەر نەماوە ئەی بۆ درێژەی پێدەن چەند هۆکارێکن لەبەرەو فەساتە گەورەی کە هەیە لە کوردستان یەکەم داهاتی نەوت و گومرگ بەبێ هیچ چاکسازێک لە سا 22 زیایی کردووە چکە گومرگیش بە دۆلارە درێ بۆ معلوماتە لە خاڵە سنووریەکان نەوتیش بە دۆلارە فرۆشێ دابەزینی بەهای دینار بەرامبەر بۆ دۆلار ئەمە لە سا گرانبوونی نرخی نەوت ئەو گۆڕانکاریانەی لە باژا کراوە ئەگەر یاسای چاکسازیان جێبەجێ کردایە کە نیان کردووە تا ئێستا ئەمانە وەکار بوون بۆی لێبڕین نەمێنێ بەڵام قاچاقچێتی بەم شێوە بەردەوام بێ کۆمپانیاکاری لە خاڵە سنووریەکان بەم شێوە بەردەوام بێ داگیرکردنی زەویە بە بەهاکان بەم شێوەیە بەردەوام بێ ئەوانەی بە 6 ملیۆن و 4 ملیۆن و 3 ملیۆن و 2 ملیۆن و چی بە ناقانونی موچە وەرەگرن هیچ ئیجراتێکیان بەرامبەر نەکرێ ئەوانەی پێویستە باجدەن لە کوردستانە باج نادەنەوەی ناتوانێت باجدا باجی لێسێنجێ باش ئەمانە بەردەوام بن بەدڵنیاییەوە نانەوێت پاشەکەوتی موچە لابن بۆیە ئەم پرۆسەیە بەردەوام یعنی من حەزەکەم شتێ عەرزی جەناب بکەم بەدەر لە خاڵە قاچاقچێتی لە 22 سێی 2020 واتە سیان زەمان پێشێسە نزیکەی سیان زەمان شتێکەمتر خۆیان قەراریان داوە پیاچوونەوە بەم کۆمپانیانە بکەن لە قەلار خاڵێک سنووری لە برایم خەیلەوە تا ئێرە بە سیانزە ڕێگا پارە کۆمپانیاوە مانی ملیۆنی دۆلاری بەرەکەوێت هەیە 916 ملیۆن دینار ئەبا هەیە 2 ملیۆن دۆلار هەیە 4 هەیە 3 قەرار بوو چاکرا دەسی بوونە ئەنی ناتوانن بە سیان زەمان مراجعی ئەم عقودە خراپانە بکەنەوە کە بۆ بەرژەوەندی خەڵکە کۆمپانیا هەبووە بەس لە برایم خەلیل 15 ملیۆن دۆلاری دەستکەوتووە بە ئیشێ لە کاتێکا پێشتر ئیشەکە حکومەت کردێت و هیچ مشکلەی نەبووە باش خۆ سەرۆکی حکومەت پێشتر چەندجارە وتویتی گەندەڵان نێشتووە وەزیردارە لەو ڕۆژانە وتوی قاچاقیمان کەم کردوتە یاخود نێشتووە من بەفاکت قسەیەکەم کاتێککە ئەڵێ گەندەڵیم نێشتوە من ئەڵێمەوە بەڵگەنامەکانی قاچاقچێتی کاتێککە ئەڵێن قاچاقیمان نێشتووە من بە ڤیدۆ وەڵامە دەمەوە بە بەڵگە وەڵامە دەمەوە قاچاقچێتی لە چیان نەماوە ئێستا بەراورد بە 3 ساڵ پێشێسە قاچاقی جگەرە لە ساڵ 96 زیادی کردووە بەڵگەم هەیە جاران لە ساڵێکا بەهای 300 ملیۆن دۆلار جگەرە بە ڕسمیە هات ئێستا 14 ملیۆن دۆلار بە ڕسمیت واتە لە سەدا 96 کەمی کردووە بۆ لە بەرەوەی بە قاچاق دێ باشە عینیش لە چیا گەندەڵی کەمیە نەوت لە بەرمیلی نەوت ئێستاش 90 دۆلارە مێنێتەوە ئێستا یعنی ئێستا کە 62 90 دۆلارە مێنێتەوە کەمتریش کەمتر پوینت شتێن نزیکەی 90 بۆ خەرجی بۆ گەندەڵی بۆ لە سەدا هەفتای بە ناوی خەرجی شەریکات و کۆمپانیاکاری بە ناقص 10 و 12 ئەفرۆشەیەوە نەیەمێنێتەوە بۆیە من پێتەڵم نا ئەی تۆ ئەمانە چاکە بەڵێ پاشەکەەوە ئەی باشە منیشە زانم ئەگەر ئەمانە چاک نەکەی حجمی فەساد لە کوردستانە چەندە مانگانە بە نەوت بە قاچاقچێتی و کۆمپانیاکاری خاڵە سنووریەکان بە ئەوەی یاسای چاکسازی ئامادەنین جێبەجێکەن نزیکەی 250 ملیۆن دۆلار بۆ سەرەوەیە لە کاتێکە ئێمە بۆ ئەوەی کە پاشەکەوت نامێنن 130 ملیۆن لێبڕین نامێنێ پاشەکەوت نەما کردیانە لێبڕین 180 ملیار 180 ملیار تەقسیمی 145 کەم زۆر کەمترەکە نزیکەی 130 بەڵێ ینی بەڵێ تۆم قاچاقی و ئەم گەندەڵی و ئەم دزی و ئەم تاڵانی و ئەم بێ حکمەتی و حکومەتیە بەردەوام بێ وای لێت یانی باش بەس پێ دوای جارێ بەنیازنین هەڵی گرن لێبڕینەکە ئەگەر فشارێک نەبێت جا فشارەکە خەڵک زۆر لاوازە خەڵک بڵین پەرلەمان لە پێش خەڵکەوە حیزبەکان چی بە مامۆسایەکەڵی کە حیزبی سیاسی بێتنگی لێ کردووە باش باشە چی بە مامۆسایەکەڵی کە پەرلەمان تا ڕادێک بێدەنگی لێ کردووە بانیانەکەی نیان بۆ دانیشتن
بۆیە من پێم وایە نانوێ دایبن جارێ نانەوێت بۆیە پێشبینەکەی نەچێتە سەر کاک حەکیم بۆیە نەچێتە سەر لەگەڵ نزیک بوونی هەڵبژارنەکان پێ چێ لای نەبن منەتیان کوا بە دەنگدانەوانە بەداخەوە خەڵکی کوردستان بەشێکی زۆری ناچێت بۆ دەنگدان کە ناچێت بۆ دەنگدانن شوان دەنگکەتە زوی دەکەن باش ئەینسە تۆ بیرکەرەوە ینی من بەس بیر لەمە یەکەم و زۆر بیری لە یەکەمەوە چی نەمانێڵێن لەسەر قاچاقچێتی یەکێتی پارتی هیچ وانە لەسەر نەوت لەسەر لێبڕینی موچە لەسەر باناڕەوا خەڵک زیندانیکردن لەسەر ئەمەقولانی سا هەڵبژاردن کرێ یەکێتی پارتی ئەم زۆری نەبێنەوە بیری لەکەی تۆ خەریکە مێشتە تەقێ باشە بەس بە تەزویر نییە ئەجاگەر خەڵک بچێ بۆ دەنگدان قابل بڵێن ڕێژەی بەشداری لە 150 ئەبێ خەڵک بچێ بۆ دەنگدان هەمومان ڕوبەڕوویان بینەوە جەبهەیەکی بەهێز لە دەروی پارتی یەکێتی دروست کرێ ئێستا باڵبژاری پەرلەمانی داخەوە من هەستەکەم لایەن هەموو حزبەکانەوە خەمسادیەکەیە لە دەروی ئەم بڵێت من دوو کورسی خۆم بێنمە و کورسیە بێنم و لا گرنگ نەبێ شتێکی کەم و بێرێت لە تەنیشتیوان مە زۆر خراپ ئەگەر نا فڵای کاحەگیمیانی ئینسان بیرەکاتەوە قورسە زۆرینەی خەڵکی ئەمە موسڵمانەوە نیە دوو بەیانی زۆربەی بەس ئەو خەڵکەی دوو بەیانی لە تەراویحە مسلمانین بەخۆشمانەوە بەتۆ هەمومان بەس ئەمانە بچن بۆ دەنگدان و دەنگ بە یەکێکی دەستپاکی داوێن پاچی بە ویژدان بدەن گۆڕانکاری لە وڵاتان دروستە بێ بەحاول لە تۆ بچی بۆ تەراویح و شەو نوێشکەی تۆ بچی دەنگ بە یەکێ بدەیت دزی لە هەتی و بکە دزی لە میلەتەکەت بکە تاڵانی بکە قمار بکە پارەیە وڵاتە باتە دەرەوە زەوی داگیرکە هەر بە جدی من تێناکەم باش کە ئەمە مەترسێکی گەورەیە بەس بۆچی خۆت بڵێن ئەوە بە گرنگ دەزین لە دەرەوەی پارتی ویکێتی ئەو پەیمانێتێک دروست بکرێ ئەوە پەیمانێتش تقریبان ئێستا 20 ڕۆژێک لەبەردەم ئەو حیزبانە داماوە ئەگەر بیانەوە پەیمانێتی باڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن ئەمڕۆ یازدەی مانگە لە مانگی 5 کۆتایی پێدێ من پێم وایە نەیکەن غەڵەتێکی زۆر گەورەیەکە باش یەکێتی و پارتی بە قوترەکەنەوە خەڵک بێ ئومێ دەکەن ئەم لێرە دوو هێز لێ کۆرەکن طبیعی سەمەسەن بۆ نمونە ئێمە لە هەڵەبجە دەم جەبهە ڕێکەوتون هەمومان یا کاندیدی کۆمەڵەیە یەکگرتووە گۆڕانە هەومان دەنگی پێدەین دەرەچێت ئەگەر پرت بێ دەرناچێت دۆڕێکێتە مەسەن لە هەولێر لە بازنەیەکی دیاری کراوە یەک کاندیدمانەیە هی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوونەوەی هەموویەتی ئێ بە هەومان و دەنگی پێدەین دەرەچێت بەرامبەر پارتی ئێگەر ئەم 10,000 بێنێ ئەو 7,000 بێنێ ئەو 8,000 بێنێ ئەوەی پارتی بە 22,000 دەرەچێت بە 20,000 دەرەچێت ئەو یەکێتی دەرەچێت بۆیە هەڵبژاردن تەنیا بەشێکی گەورەی هەڵبژاردن فەنە هونەرە ئەمانە هێز لە یەک وەرگرن دوو لە ڕووی معنەویەوە معنەویاتێکی بەهێز بۆ خەڵک دروسە بێ و ئەتوانین ئەمە بکەین بە نەواتێ لە ئایندا جەبهەیە تەزویرەکەن بابیکەین ئەو نەی پێمان کرا ڕێی لێکرێن ئەو نەی پێمان کرا خەڵکە بینە سەر سنووقی دەنگدان ئەکرێ مووقیفی دوای ئەوەشمان هەبێ بەڵام تۆ کاکە تا ئەسپێسە پێت وا بێ دانیشتوی لە ماڵەوە هیچ ناکرێ و کرد چۆن بێ بەشکم لە سایی یەکێتی و پارتی من دوو کورسەکەی خۆم بێنمەوە لە بەغا ئەوش بڵێ من چوارەکەی خۆم بێنمەوە ئەوش بڵێ من ئەوەی خۆم بێنمەوە ئەمە زۆر خەتەرە بەس هێشتاش بڵێن دەرفەتێک ماوە بۆ گۆڕانکاری لە ڕگەڵ بژاردنەوە یا خود ئێستا دوو ڕۆژی ترماوە بۆ ئەوەی کە خەڵک کارتەکانی وەربگرن کاک حەکیم بەدیلمان نییە هێزی چەکدار بەدی لە نموزەجی سووریامانەیە دوو بە هێزی چەکدار چیەکری ینی مەسەنسەوە ئێمە چەکدار بووین نەچینە سەریان ئەوان دەبابەیان هەیە هاوانیان هەیە هەزاران کوڕیە وڵاتێ بە دوای کورد دوو ئێمە تا ئێستا ئەم ڕێگەمان تاقی کردوەوە لە کوردستانە لە دەرەوەی پارتی وێچێتی جەبهەیەکی بەهێز هەبێ سێ چوار کەناڵی ڕاگەیانمان هەیە سایتمان هەیە هەمومان بەیەکەوە قسەکەین دۆسیەکانین ململانەیەکەین ڕاگشتی دروستەکەینەوەکەین ئەمە لەوانەیە گۆڕانکاریەکی تەدریجی ڕوو بدا بەڵام تۆ بڵێ هیچ ناکرێ بەخوا و دانیشین لە ماڵێ ئێوان زاڵترە بن یعنی مەسە من یەک نمونەوە بەسیتی بووێنەوە ئەگەر ئەم کەمە دەنگەش لە پەرلەمانی عێراق و کوردستانە نەبوایە خراپتر نەبوو کەم بێ زۆر خۆێسە هیچ نەبێ و شاریەکمان دروست کردووە جاجار ڕێ لە شتێکین یەکێ هەیە قسەیان بەرامبەرکە ئەگەر ئەو ڕێژە خەڵکەی کە چوو بۆ دەنگدان دەنگی دا بەوانەی کە ئێستا دەنگی ئازا و دلێرن ئەگەر ئەوانش نەچوونایە بۆ دەنگدان خراپترە بوو سە من لەوەیە ترسم عیبە داوەشیانە بۆ هەمومان بۆ هەموو حزبەکانی دەرەوەی پارتی وێکێتی بەوەی سیستەمی هەڵبژاردن و بێباکی و ناکۆکی لەسەر هەندێشتی و لاوەکی وایان لێبێ بە هەمویان و 5 کورسی 6 کورسی بێن یەکێتی و پارتی 55-60 کورسی بێنێ زۆر خراپە لە کاتێکە حەل هەیە یعنی بێ جیازیەکانی نێوان مەسەن من و کۆمەڵی ئیسلامی چییە؟ ئێبێ بەلای وێنێن شتی لاوەکی وێنە استراتیژیەکە بینە
یعنی مەسەن من ڕێ ناکەم لە نێوان یەکێتیەک و کۆمەڵێکە لە لێوان کۆمەڵێک و پارتیەکە کە نامەوێت ڕێکەوەیان کاتە پێم باش یەکێتی و پارتیەکە دەرچێت ئەمە بۆ کۆمەڵەکەش ڕاستە لەگەڵەوەی یەکگرتووە لەگەڵ گۆڕان لەگەڵنەوەی نوێ لەگەڵ کوێ ئەبێ کەمێک گەورەتر بیرکەینەوە نەک لەسەر ئەوە شەڕکەین هەڵەبجە بۆ کاممان بێ ئەی ڕانێ بۆ من نەبێ گەورە بیرکەرەوە نەخێر بڕۆن بە هەمووتانەوە کۆمەڵە خەڵکی پسپۆر و عاقڵ و بەتوانە بێن بە هەمومانەوە تەید یەکەین چی یانی خەمەکە گەورەتر بێ نەک من چەند کورسیم هەیە ئەی خۆ لەگەڵ ئەو شارڕێنەکەم کێڵەیەکێتی دەسم بۆ شل ناکە خۆم 3-4 کورسی بێرم و ئەی کورە پارتی دەسم بۆ شلکە من 1-2 کورسی بێرم ئەوە کورسی یەکێتی و پارتی تۆ نییە لە هەموو لەحزەیەکا بەکاری هێنێتەوە باش کاتمان زۆر کەماوە بەس دەستەر کابینەی نوێ کە نزیکەی تقریبا نزیک دەبێتەوە لە نیوەی تەمەنی چی کرا لە کارنامەکە چی جێبەجێکرا کەمترین خاڵی کارنامەکە جێبەکرێ من کارنامەکەش ناڵم تەنیا ئەو یاسا و بڕیارانە جێبەجێکرا لەم کابینە دەرچوو لەم کابینە باش واز لە کابینەی پێشوو بێنە دۆخی حکوومەت لە شوێنێتتر و تا ئێستا 3 جار ئەنجومەنی وەزیران قەراری داوە بۆ قاچاقچێتی خاڵە سنوورەکان جێبەجێ نەکردووە قەراری داوە بۆ کۆمپانیاکاری جێبەجێ نەکردووە 822 کۆمپانیای نەوتی باز نادەن جێبەجێ نەکردووە قەراری داوە بۆ وەرگرتنەوەی ئەوانەی قەرزی لایە ئەگەر ئەو قەرزە بەم شێوە وەرگیرێتەوە نزیکەی 350 ساڵی تریەوێ جێبەجێ ناکرێ ئەو داگیرکاریی زەوی لەم 3 ساڵە ڕوویدا لە تاریخی بەشەریەتا بوونی نەبووە و ئەگەر شتی تر باسکەم زۆرە شتی تر باسکەم یاسای چاکسازیمان جێبەجێ کرد لە یەکی حوتی پار ساڵە چۆتە بواری جێبەجێکردن چی جێبەجێکرا 246,000 خانەنشین ناسایان تایسە ئەوانەی بە 6 ملیۆن و 3 ملیۆن و 4 ملیۆن و چیزی جێبەجێ نەکراوە 96,000 شەیدەن یەک شەیدی نامستەحەقی لێ دەرناتێ قەرار بوو پاسەوانی ڕێکخرێت و ئێسش هەیە 100 هەیە و هەیە فەوجی هەیە و هەیە 20 هەیە و هەیە 10 هەیە و هەیە 22 هەیە بە ناقانونی ئەو شەروەکو خۆی ماوە بۆیە من هەشتمانگە بە گۆڕانم و تۆتمە کاکە و ئیتفاقی ئێمە کردمان و کردمان جێبەجێ نەبووی تر کاتی مۆقی فۆرگرتنە ئێستش کات درنگ نەبووە پێ دوایە نەخێر پێ دوام کابینی هەڵبۆشێتەوە باشترە من و تۆ دوکمان ئیمانداری نەڵێن لە دواساتی تەمەنی شاوێ ئینسان هەر تۆ بەبکا باشەوە نییە باش بەزە کۆڵۆشانەوە پێت باش ئێستام هەڵبۆشێتەوە چکە ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کوردستانیش بکرێ حکوومەتێکی ئەگەر هەڵوەشێتەوە ئەبێ مناقەشەی ئەوشکە بەدیلەکە چییە؟ ئەی هەڵوەشێتەوە ئایا جەبهەیەکی بەهێز دروستە بێ بەرامبەر یەکێتی و پارتیا خەڵک بێ ومێ دەبێ هەم انتخابات دەکرێتەوە هەم یەکێتی و پارتی زۆرینێن و هەم 6 مانگ مفاوزاتەکەن کام وەزارەت بۆ کێ بۆ هەمان تا سەمان حەمام ورد بیرکەیتەوە وانە هەدەفەکە چییە؟ ئیسلاح خۆ کێیە بەخوا هەر ماڵی بنەماڵەی تاڵەبانی و هەردوو هاوسەرۆکی یەکێتی و هەر مەسعود بەرژانیش بێتەوە سەرۆکی هەمانشت بێت ئەن چییە گۆڕێ ئەم مدیر عامێ زیاتر وەزیرێکم تر ستاتیژە گەورەکە ئایا قەناعەتێک هەیە لا یەکێتی و پارتی واز لەم قاچاقی بێنن واز لە داگیرکردنی زەوی بێن واز لە چاکسازی بێن من پێتەڵێم کاکەحیم یەکی ئامادە بێ کارگەی جگەرەی ساختە دروستکە خراپترین جۆری جگەرە ساختە ئەگەر جگەرە مارکە عالەمێکە یەک جار خراپێ ئەم 10 جار خراپە بێ گومرگ بێ باج بێ حسێبکردن بۆ حکوومەت چی لێ چاوەڕێیەکرێ باش بەس دەبێت فاتحا بۆ چاکسازی بخوێنە سەر دەستی یەکێتی و پارتی وم کابینێش من هیچ باوەڕم پێنی فاتحات بۆ خوێندەوەکو خۆت من بۆیە مووقیفم وەرگرتووە مووقیفەکە چیە بڵێن مووقیفەکە ئەوەی لەسەر بۆ ئیمزای پرسانم کردووە لە پەرلەمان بووم سکاڵا تۆمارەکەم لە توانای دژایەتیکردنی گەندەڵی و زوڵم و ستەمکاری بەخوا هەرەوەشم پێکرێ خۆ چی بکەم هێزمان نییە و ئەوەی پێمان کراوە کردومان باش بەس پەشیمانین لەوەی کە بڵێن پێشتر ئەگەر لەم ڕێکەوتنەی حکوومەتە بەشداریتان کردەبێ یاخود شتێک لای خوا ئینسان لەسەر نێت محکەمەکرێ وانە نێتی ئێمە ئەوە بووە یان نێتی من بە تایبەتی ئەوە بووە کە ئیسلاح بکرێ خاڵە سنووری باشکرێ هێزی چەکدار ڕێکرێتەوە و بە ڕێکەوتن و کارنامەی حکوومەتی جێبەجێ کراوە کاتێک کە زانیمە ئەتیفاقکە جێبەجێ ناکرا کشاومەتەوە لێی بەڵام ئەگەر ئێسە بم ڕەنگە و قەرارەی و کاتەمەتە چکە ناسیم باش سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵم سپاس بۆ سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ